یەکەمین ڕێنماییمان ئەوەیە نووسین ناوی هاوڵاتیان بە فۆرمێک تایبەت دەبێت کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ئامادە کراوە بۆ 5 گروپ کە لۆگۆی حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی لەسەرە هاوکات لەگەڵ مۆری بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە. دووەمین هاوڵاتی نابێت تەمەنی لە 18 ساڵ کەمتر بێت. ئەو کەسێک کە فۆرمەکە پڕ دەکاتەوە دەبێت تەمەنی لە 8 ساڵ کەمتر نەبێت، چونکە ناونووسین بە پێی فۆرمی خۆراک و کارتی زانیاری دەبێت و پڕکردنەوەی فۆرمەکە لە سنووری نووسینگەی حەج و عومرەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی خۆیان دەبێت. هاوڵاتی پێویستە لە ڕۆژی وەرگرتنی فۆرمەکە تا 4 ڕۆژ بیگەڕێنێتەوە بۆ هەمان ئەو شوێنەی لێی وەرگرتووە، لەوە زیاتر دوای بخات لێوە ناگیرێتەوە بۆ خستنە ناو تیر و پشک. چەند نووسینگەی بنکێشی ترمان ئیزافە کردیە وەکو ئاسانکاریێک بۆ هاوڵاتیان، ناوەندی هاوڵاتیانی قەزای شەقڵاوە لە بەڕێوەبەرایەتی ئەوقاف شەقڵاوە و هاوڵاتیانی قەزای کۆیە لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی کۆیە و هاوڵاتیانی سەید سادق و پێنجوێن لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی سەید سادق و هاوڵاتیانی قەزای ئاکرێ و بەردەڕەش لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی ئاکرێ ناوەکانیان تۆمار دەکەن یان فۆرمەکانیان وەردەگرن. ئەو هاوڵاتیانەی کە دانیشتووی یان سەر بە دەرەوەی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیانی مەسەڵەن مەخموور یان شوێنەکانی تر، ئەوانە ئەگەر لە ناوی هەرێم دانیشتوو بن کارتی نیشتیمانیان یان پسوولەی ئافۆن کارتی زانیاریان یان پسوولەی خۆراکیان لە ناوەی هەرێم بێت دەتوانن لە شوێن نیشتە جێبوونی خۆیان ئەوانش ناوەکانیان تۆمار بکەن، بەڵام بەو مەرجەی لە شوێنێشتر لە دەرەوەی هەرێمی کوردستان ناوی خۆیان تۆمار نەکردبی لە بۆ حەج. لە ساڵی 2017 ئەگەر ناوی خۆی تۆمار کردبیت پێویست ناکە هیچ سەردانێکی نووسینگەکانی ئێمە بکات، هیچ بە دوواداچوو بکەنەوەکانی مەحفوظە لای ئێمە. پێداویستەکانی ناونووسین ئەوانن هەر هاوڵاتێک بۆ خۆی ئەوانە حازر بکات ئەوەی کە دەوێ فۆرم پڕ بکاتەوە، پسوولەی خۆراک فۆتۆکۆپی ڕەنگاوڕەنگ، پاسەپۆرت فۆتۆکۆپی ڕەنگاوڕەنگ، کارتی زانیاری فۆتۆکۆپی ڕەنگاوڕەنگ، یەک وێنەی کەسی ڕەنگاوڕەنگ، کارتی نیشتیمانی یاخود ناسنامەی کەسی فۆتۆکۆپی ڕەنگاوڕەنگ. و ئاخرشت ئەوەیە داواکارم لە هاوڵاتیان کە فۆرمەکە وەردەگرن کە دەبنەوە پڕی دەکەنەوە پێویستە بە دەستوخەتێکی جوان و ڕوون بێت و ناونووسین بە گوێرەی ڕێنووسی سەر پاسەپۆر بێ بۆ ئەوەی غەڵەت نەبیت و زەرەر نەکە هاوڵاتی